بوی دچینە هەڵەبجە لێرەژی بارانبارینێ دەست پێکریە تیمên beravaniya şaristanî dest pêkirina rêrewên avê paqij dikin. Hevkara me sazgar Salah Dêlgelme bîtin sazgar bêje min rewşil Helebce çawa ye. Helebce ji wan bajêran tê pêşbînî kirin ev şeve heta sibehî baraneke baş lê bibarî. Ev hazirî çi ne? شەیان سڵاوتان لەبێ خۆی پێشبینیەکە هەتا ئێستا هەڵەبجە سپاس بەخوا هیچ بەترسی لەسەر نەبووە بەڵام تیمەکان شارەوانی JCC هەموو ئامادەکاریەکیان کردووە ئێستا چەند مەنهۆڵێک لە سنووری پارێزگای هەڵەبجە با بڵێن کێشەیان بۆ دروست بوو تیمی JCC وەڵام دانەوێت قەیرانەکان لێرن کاک فریاد چۆن ئامادەکاریتان کردووە ئیشەڵا کە ڕوبەڕی هیچ نابێتەوە هەڵەبجە زۆر سپاسانەکەم سپاس بە خۆبارانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و پارێزگای هەڵەبجەیش بەدەر نەبووە ئێمە پێش وەختە پێش ئەوەی بەپێی پێشبینەکانی کەشوهەوا ئێمە ئەو ژمارە پەیوەندیاوی هێڵە گەرمانی کە لایەنە پەیوەندیدارەکان بوو لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاومان کردەوە بۆی لە حاڵەتی پێویستە هاوڵاتیان پەیوەندی بۆ ژمارانەوە بکەن ئێمە تیمەکانمان تیمی وەڵامدانەوەی خێرای دیوانی پارێزگا و هاوشان لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان و لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی لە بەیانی زووە وەکو تیمی گەڕۆک بە کۆڵانەکانە ئەگەڕێین کۆمەڵێک گرفتە هەبوو لە منهۆڵە کە خۆتان نەزانن ئەو منهۆڵانە کە ئاوی ئەچێتنەوە بەردەوام لەگەڵی خۆیان خاچاک و خۆڵ ئەهێنێ ئەمانە بەردەوامە بێ پاک بکرێنەوە و لەخوا بەزیابێتای سەر ناو شارە هیچ کێش و گرفتێک نەبووە و تۆزی پێش ئێستا ئێمە لە ناحیەی خۆڵماڵ بووین لەوێ گرفتێک هەبوو لە منهۆڵ و لە ڕاڕەوێکی ئاوا ئەوێ چارەسەرمان کرد لەگەڵ تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان سپاس بەخوا تا ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازراو نەبوو و ئەم شتەکان ئامانگیی باشە لێنەوە سەرجە فەرمانگەکانە شەو هەموو ئامادە باشێکتان کردووە ئەگەر کەسێک کێشەیەکی بۆ دروست بێ لێرەوە بەدڵنیاییەوە ئێمە ئەو هێڵانەی کە پێویستن لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو کراوەتەوە داوا لە هاوشاریانەکەین خۆیان ئەنگاویەکەمەوە خۆیان بپارێزن ڕوونەکەن ئەو شوێنانی کە مەترسیە و لە هەر حاڵەتێکی شاکە زانیان شتێک دروست بووە ئەو ژمارەمانەمان داناوە پەیوەندیمان پێوە بکەن بۆی بەزووترین کات بەدەمیان پێ هاوکاریان بکەین ساڵی ڕابردوو دروست بوون و کۆبوونەوەی ئاوێکی زۆر هەبوو لە سنووری پارێزگای هەڵەبجە کە پێم وا بێ ئەوەی یەکەم جار بوو ئیشەڵا ئامادەکاریتان کردو کە ئەم ساڵەوە دووبارە نەبێتەوە بە تایبەتی لای منتیقەی خوارەوە خوارەوەی مازڵ لای پیر محەممەد بەڵێ ئەوە تیمەکانی سەرۆکایەتی شارەن و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان هەر پێش وەرزی زستان هەڵمەتێک ئەکەن کە ئەوە ڕۆڵی گرنگی هەبووە ساڵی پاش وەکو ئاماژەت پێەیە ئێمە کۆمەڵێک لە هەندێ شوێن مۆقیعان لە هەندێ منهۆڵا گرفت هەبوو ئەوانە چارەسەر کراون بەڵام خۆشتان نەزانن بەپێ ڕێژی بارانەکە کە باران زۆرە بێت لە شوێنی دیکە گرفت دروستە بێت بەڵام هەمانگیی باش لە ناو سەرجەم فەرمانگەکانە هەیە و تا ئیسا جێ کۆنتڕۆڵای و سپاس بۆ قامانگیی تەواو هەیە ئێمە ئێستا کە خۆمان لێرە بووین چەند دانیشتوویەکی ئێرە هاتن باسییان لەو دوو منهۆڵەی لایلقی 12 کرد ئەوە کێشەکەی چییە بۆ ناتوانێت لە بنەڕەتەوە چارەسەر بکرێت ئێمە یەکەم هەنگاومان دەچوون بۆ ئەو مۆقیعە خۆی ئێمە سەرڕێوکە پاکیشمان کردەوە بەڵام گرفت لە ئەساسی منهۆڵەکە هەیە ئەو ئاوەی کە داخڵیم ناو منهۆڵەکە ئەبێت لەگەڵ دەرچوونەکە یەکسان نییە کێشەیەکی ئەندازیاری هەیە و تیمەکانی دیوانی پارێزگا لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی دەرخسی تەواوی بۆ ئەکەن بۆ ئەوەی لە دوای ئەم بارانەوە یەکسەر چارەسەر بکرێ ئەوە دەستەکانە خۆش بێ پێم وا بێ ئێوە ئەم شەو هەر بەردەوامە بن و لە گەڕان و بەردەم خەڵکەوە بەدڵنیاییەوە خەفارەتەکەمان 24 ساعاتی ئەبێت سپاس دەکەم دیارە شەهیان پاشکەمێکی دیکەش قایمقام و بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە لە نێو بازار و خۆیان دەگەڕێن و چەند تیمێکی گەڕۆکیان دروست کردو بۆی هەر کەسێ پێویستی بە هاوکاری هەبەیە لە هەر شوێنێک کە منهۆڵێک کۆبوونەوەی ئاو هەبێ بە زوویی بچن بەدەم هاونیشتیمانیانەوە بۆی ئیشەڵاکە هیچ تووشی کێشە و گرفتێک نەبێت و ئەو بارانە بەلێزمەیی کە لە شارەکان دیکە ئەمڕۆ و دوێنێ بەردەوام بۆ لە هەڵەبجە ئێستا دەستی پێکردووە ئیشەڵا هەموو لە یەک سەلامەتە بن İnşallah. Gelek spas bu te sazgar.